بێگومان ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە ئومێ دەکەم کە ئەم بڕگەی ئەتەکێت کە ڕۆژانە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێوە ئەڕوات کاتێک کە بینەرینی دووبارە ئەو بابەتانی کە پەیوەندی بە ئەتەکێتەوە هەیە ئەگەر هەتا ئێستا جێبەجێمان نەکردووە یاخود خۆمان پەیڕەومان نەکردووە لە ژیانی ڕۆژانەمانە پەیڕەوی بکەین. ئەچینە لای کۆتا تەوری پرۆگرامی ئەم ڕۆمان هەر یەکێک لە ئێمە بەتایبەتتر ئەوانەی کە دایکن کاتێک کە مناڵی تازەیان ئەبێت کۆرپەلەیەکیان ئەبێ بێگومان لە یەکەم ڕۆژەوە هەتاوەکو ئەو کاتێک کەیتر وردە وردە مناڵەکە گەورە ئەکەن خەمی ئەویانە کە بە چ شێوازێکی دروست خواردنی دروست بدەن بە کۆرپەلەکان ئیتر هەر لە شیرەوە بێ ئایا شیری دایک بە یاخود شیری قوتوەکان بێت کە ئەدرێ بە مناڵ دواتریش تاوەکو ئەو تەمەنەی کە وردە وردە ئیتر مناڵ کاتی ئەوەی یەت کە بە هەنێک لە خۆراکەکان دەست پێ بکەین با خۆراک پێدانی مناڵ جا ئێمە ئەمڕۆ لەم تەوەرەبانە گفتوگۆ لەسەرم بابەتە ئەەکەین با بزانین ڕێگا دروستەکانی خۆراک پێدانی کۆرپەلە بە چ شێوازەکە ئەو خۆراکانی کە پێویستە کۆرپەلە نەیخوات یاخود دایک و باوک وابکە کە ئەو خۆراکانە لە کۆرپەلە دروست بکاتەوە لەو تەمەنە جاریکراوەیە بە شێوازێکی گشتی خۆیان لە چیا ئەبینەوە و شێوازی پێدانەکەی بە چ شێوازێک بێ بۆ ئەوەی کە کەمترین مەترسی هەبێ بۆ کۆرپەلەکە ئێمە گفتوگۆیەکی چڕوپەر لەسەر تەواوی ئەم بابەتانە ئەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر کۆچەر عومەر کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی مناڵان و تازە لە دایک بوان و ئێستا لەگەڵمان ئامادەی دکتۆرگیان سڵاو لە جنابیشتان دەبینێ بەڕێزەکانیش بەخێر سەرچاوان دکتۆر با دەستپێک باسی ئەوە بکەین کە لە چ تەمەنێکەوە ئیتر دایک وردە وردە لەو خۆراکەی کە یەکەم جار شیرە ئەیدا بە مناڵەکە ئیتر وردە وردە بیر لەوە بکاتەوە کە خۆراکی تر تێکەڵ بە شیرەکە بکات و بیدا بە مناڵ و پێویستەکە بە شێوازێک بێت. بەڵێ بەنەی خۆی بەخشندە میروان سڵاو لە جەنابتان بەیانی جەنابتان و بینرانی بەڕێزی باش. مناڵ هەر لە سەرەتای لە دایک بوونیەوە خۆی گەورە وای دروست کردووە کە ئەو شیری کە بۆی دابین کراوە جا چه شیری دایک بێ بە دەرەجەیەک و ئەگەر نەشتوان لە حاڵتێکا شیری قوتو زۆرینی ئەو پێویستیانی کە مناڵ هەیەی بۆی دابین نەکات و هیچ گرفتێکی نێ لە ڕووی گەشە و تەندروستیەوە. لە غێری ئەو فترەی کە مناڵ بە تەواوی شیری دایکە خوا هەتاوەکو ئەگەینە تەمەنی 4 مانگ و هەفتەیەک واتە لە هەفتەی تەمەنیا هەتاوەکو 26م هەفتە واتە لە 6 مانگ و نیو لە 4 مانگ و هەفتەیە هەتاوەکو 6 مانگ و نیو ئەمە فتەی تەنەقولە واتە فتەی وێنینە گۆڕانی مناڵە لە شیرەوە بە تەنها بۆ شیر و خواردن. ئەمەش ئەکەوێتە سەر یەکەم تەمەنی مناڵەکە مناڵ هەیە نەبەکامە درەنگتر دەست پێەکەی مناڵی وا هەیە تەنها شیری دایکە خوا ئەمانە درەنگتر دەست پێکەین مناڵ هەیە شیری قوتوخوا زووتر دەست پێکەین ینی مناڵمان هەیە زیتەڵەیە وریاترە ئامادە زووتر ئامادەسازی کردووە لە زیهنیا بۆ خواردن مەسەن زووتر پەلامارەیە ئەمانە فەرقیان هەیە ئەم مناڵانە عادەتی حەسەب ئەوە دکتۆرەکە هەڵسەنگانی بۆ کە بڕێرەدا کەی دەستکرێ بە خواردن بۆیە ئێمە ناتوانین تەمەنێکی محدد دیاری بکەین ڕاستە ئەکادیمیای ئەمریکی ئەوروپی بەعام WHO هەمیان جەختە سەرۆکەن کە 6 مانگ یەکەم تەنها شیری دایک بێ بەڵام لە تێکستە تووبیەکانی مناڵانە وانە نووسراوە بەو شێوەیە کە تەبەن ئەمان بۆ سپۆرانی مناڵانە قسەکە لەسەر ئەوەیە لە 4 مانگ یەکەم و هەفتەیەک تەبان 4 مانگ و هەفتەیە هەتاوەکو 6 مانگ و نیو نابێتەوە تەخیرێ بەتەمەن ئەو فترەیە کە پێوتێ فترەی وینین واتە گواستنەوەی مناڵ لە خوارد لە شیرەوە بۆ شیر و خواردن ئەم لا ستۆپکا و دەستکا بە خواردن یان ئەوەش ڕێکاری خۆی هەیە ئەبێ بە ئەکسترا شیرەکە بێنێت و ئەوێ بە خواردنی جەچێتە ئیزافە چێتە سەر شیرەکە کەمترە بێتەوە بڕێ بەڵێ بڵنیەوە عادەتەن کە دەستکرا بە خواردن هەتاوەکو ئەبێت بە 6 مانگ مەسن لە 5 مانگە دەست پێکات لە 5 مانگ و نیوە دەست پێکە هەتا بێت بە 6 مانگ و هەفتەیەک لە 150 خواردن ئەبێ لە 150 شیرە بێت تەمەنەوە بە تەدریجی زیاد کرد دوای باسیەکەم لە غێری ئەمە کە بوو بە 6 مانگ و مەسەن هەفتەیە 2 هەفتە ئیتر ئەم لە 150 بێ بە 30 شیر ئەبێ بە لە 130 خواردن ئەبێ بە لە 170 تا ساڵ هەتاوەکو تەمەنی مناڵەکە ساڵێک پڕەکاتەوە لە 170 بۆچی وا ئەڵێ لەبەرەوەی لە 170 ئەو پێویستیانی کە مناڵ هەیەی بە شیر پڕ نابێتەوە ئیتر بە خواردنی تر پڕابێتەوە چکە مناڵەکە گەشەی کردووە وزەی زیاتری ئەوێت ڤایتامینەکان کانزەکان پرۆتینی زیاتر ئەمانە لە شیر بەتەنیا کافینە بۆ مناڵەکە ڕاستە ئەمە لە قورئانە خوای گەورە فەرمووی وحەملوه وفیصاله فی عامین 2 ساڵ ئەبێ شیر بدرێ بە مناڵ بەڵام ئەو 2 ساڵەکە شیرێ دێ بە مناڵ ساڵی بڵین 6 مانگی یەکەم وەکو 6 مانگی دوم نییە 6 مانگی دوم و یەکەمیش وەکو ساڵی دوم نییە بۆیە فەرقی هەیە نیسبەتەکان وردە دەکەم بێتەوە بەڵام شیر یەکێکە لە پێداویستە سەرەکیەکان هەتا 2 ساڵ یەکەم نابێت لە مناڵ ببڕێ ڕێژەی هەیە تا 2 ساڵە بێت لە سایە چەند بدرێ بە منداڵ بەڵێ تقریباً لە دوای ساڵی شۆ لە 120 هەتا
20 بۆ 25 هەندێک جار ئەمێنێتەوە تقریبا 20 بۆ 24 ڕقم شیرە بێ ڕۆژێکا بخۆ مناڵە زۆرە بەڕاستی چکە ئەو پێکاتانی کە لە شیرە هەیە مەسەرەن کالیسیۆمە فۆسفۆرەسە هەندێک پێکاتی ترمانەیەکە پریباتیکە پرۆباتیکە ئەمانە لە شیرە هەیە لە خواردنی ترا مناڵەکە کەم دەستیەکەوێ بە تایبەتی تۆ ئارزم کردن شیرەمەنی مناڵ کەمتر ئێخواگلوی کە تەنها شیر ئەخوا مەسەرەن تۆ مناڵە قاپی ماچکەوە دەست جیاوازە و تۆ مەسەرەن 6 ڕقم شیرە ئەمە کاریگەری ڕاستەخۆی زیاتر لەسەر مناڵەکەی و بۆ ئێسقانەکانی چکە قۆناغێکی زۆر ئەستارە بۆ گەشە بۆیە شیر هەر بە خۆراکێکی سەرکێمێنێتەوە تاوەکو تەمەنی 3 ساڵ زۆر باشە دکتۆر دایک و باوک لە خۆراکێکەوە ئاماژەت بۆ کردوتت لە 4 مانگ و هەفتەیەکەوە هەتاوەکو 6 مانگ ئیتر تۆ ئەتوانی وردە خۆراکی تر تێکەڵ بە شیرپێدانەکەی مناڵەکە بکە ینی بەیەکەوە بیدەی بە مناڵەکەت لە چیەوە دەست پێ بکات دایک و باوک ینی زۆربەی جار هەر لە نێو ئەو تەباوانە هەر یەکەی شتێک ئەڵێ یەکێک گەڵێ لە میوە دەست پێ بکە ینی زۆر جار بیستمانە ئەڵێ ئاوی گۆشتی بەرێ ئەمە بۆ ئێسقانی باشە بۆ مۆخی باشە پێویستەکە خۆی تەندروستترین خۆراک کە لەو تەمەنەوە دەست بکرێ بە پێدانی لەگەڵ شیرەکە من ڕۆژێک نەخۆشێک پرسیلەکەم دایکواکێکی زۆر ڕووخۆش وتی کاکتۆر پیاکە زۆر کۆمیدی بە قسەکانوتی کاکتۆر شتێکی خۆشم پێ بڵێ با لە مەجلیسا باسی کەم بە کۆمیدی چۆن مناڵەکەم دەستکەم بخواردن یەکەم جا بە مقابلات دوای دەستکەم بخواردن ئەمە مەسل لە چی بوو عادەت ئێمەش مقابلاتین بە مناڵ واتە خواردنی ئازا بڵین ئاسان و سووک پاشان دەستکە بەخواینێت تاڵەن تەکنیکی پێدانی خواردن لە مناڵە وەکو ئەرزم کرد کۆمەڵک تێستەیە بووی کە بۆ مناڵەکە بکرێت پزیشک بۆیەکە کە مناڵە ئامادەی بە خواردنیانە بەس ئەوی کە دایکەکە لە ماڵەوە ئەیبینێ مەسەن ئەڵێ من ناتوان بێ بۆ نەخۆشخانە یان مثل ناتوان ڕایشکەم بە دکتۆر شوێنی دوورە هەندی حاڵەت هەیە بێ دایکە هەستی پێکات وەلو لە کوردواری خۆمانە زۆریمان بینیوە لەکسەر دایکەکە هەستەکە کە ئەم مناڵە ئامادەی بۆ خواردن بۆ نمونە تۆ کەوچکێک خواردنە بەدەست مناڵەکە لەسەر باوەشتە ئەم مناڵە ئاواسیتەکە هەتا ئەمەیە دوو دەستێک خیتە سەر مناڵەکەت قۆڵی ئەگریت سەر هەڵەبڕێ ئێوە بێت سەر دانیشتن یعنی ئەمە دوو نیشانن کە زۆر دیاری وەغێری شیرەکە مناڵ شیری بۆ دانی خواردنی بۆ دانێ تەرکیزی بۆ خواردنەکە ئاڕوا ڕەنگی هەیە بۆنی هەیە و تامی جیاوازە کسر ینی ئەوەنی حەزی بۆ خواردنەکە جوڵێ کەمتر بۆ شیرەکە بۆی ئەمە کۆمەڵک نیشان کە مناڵ پێمان ئەڵێ ئیتر وەختیوە خواردن بخۆم شیر بەس کەمە ینی تێرم ناکە عادەتەن ئەو خواردنەکە ئێمە دەستی پێەکەین بە تایبەتی ئەوەی کە جەختی لەکرێتەوە لە کتێبە پزیشکەکانە شۆربای برنجە ڕایس بە تایبەتی برنجە ینی برنجێکێکە لە خواردنە هەر ئەساسیەکان بۆ مناڵ هەتا تەمەنی ساڵ سێژەم بدرێ ئەستا باسی شەمەکانی شەکەم ئەو برنجە تەمەن ئێمە باسی خوێڕۆ ناکەین چکە نادرێ بە مناڵ هەتا ساڵ وەلو هەندێک لە تێکستەکان ئاماژە بە خوێیەکی کەم ئەدەن ینی کە مناڵ ئەتوانێت بەکاری بێنەویش لە حاڵتێکە کە زۆر مناڵێکی تند بێ نەیخوا حەزی لێ نەبێ ئەم کاتانە مەجای تیا بەڵێ لە غێری ئەوە نابێ خوێڕۆ بکرێتە چێشتەوە زەیتی زەیتون هەند جار بەکارێ بۆ چێژی بۆ خواردنەکە ئێمە عاتەن بە شۆربای برنج دەست پێکەین هەفتە یەکەم هیچێکی تری ناینێ هەتا وەکو لەگەڵ تامی برنجا ڕایەت تۆ ناکرێ مەسەرەن خواردنێکی شیرین بێ بە مناڵەکەت بۆچی ئەگەر تۆ مەسەن بە میوێ دەست پێکەی چەند میوەیەکی تێبی شیرین تامیان ئەم ناڵە ئەم تامانە تەبع بێ لە مێشکە لەو تامە خواردتر وەرناگرێ ئەزانێکێتەوە خۆش نییە تاو ئەزانێک ئەگەمینی تشتی بێتام دەست پێ بکەی باشترە دواتر مەبەستەکە ئەوەیە بۆی فێری تام نەبێت لە سەرەتا جا خواردنی ئەساسیشن با لە عیلمەکەشی باسکەین برنج ئەساسە یەکێکە لەو خوانانی کە مناڵ پێویستی پێێتی و کاربداتێکی زۆری تایە کە بۆ گەشەی مناڵەکە پێویستە زینکی تایە ئاسنی تایە بۆ بەرگری و گەشەی مناڵەکە زۆر باشە پاشان لە هەفتی دووەمە وردە دەزەکەین بە ڤیجیتەبڵ سەوزەکانە خێنینە و میۆکو مسەن بڕۆکولیێنین قەڕنابی تێنی سپیناخ تەماتە کولەکە ئەیکوڵێنی لەگەڵ برنجەکە و ئەدرێ لە عسارە تەمەن ئەم شتێکە بێ بدرێت لە عسارە لە تاحونەوەکو ئاردی لێ بەڵێ چکە مناڵ توانای قودانی نییە ئیلا بێ شتێک بێت لەسەر وەزنی شیر بێ یاخود نزیک بێ لە وەزنی شیرەوە لە دوای ئەمە اینجا تقریبا لە هەفتەی سێم و دەزەکەین بە ئاوی میوەکان ئاوی میوەکانیش وەکو سناکە درێ بە مناڵ واتە تۆژەمەکەی ئیتێ شۆربایەکی جوانە بۆ کرد تێری لێخوا ئەنجامیوەی تێ یعنی بە دوای ئەوە توانی بێتی ئەشتوانی لە بینەکانە مەسەرن چێشتەنگاو بێتی ئاسران میوێ بێتێ لە غێریەوە تۆ بێ ژەمی ڕئیسی بێتێ تۆ بەلانی کەمەوە بێ دوو شۆربا بێ بە مناڵەکەت ئەم شۆربانە گەر بە ئاوی گۆشت یان مریشک دروست کرێت ڕێ پێدراوە ئەخە کە تۆ باسی ئاوی گۆشت و مریشک کرد یعنی خوێ ئەگەر خوێی تێنەکرێت با سادە بێ سادە دروستیکە باش مانگ یەکەمت ئاوا بڕە
دوایەوە دەستەکەین بە گۆشتیش بەدڵنیە چکەمە گۆشتێکێکە لە خواردنە سەرەکیەکانی مناڵ لە ساڵ یەکەمە بە تایبەتی لە شەژمانی دووەمە من هەموو دایکە کە پێڵم مەسەڵەم دەستکە بە گۆشتی مریشک بۆ نمونە ڕۆژانە پاچێسم کە ناو شۆرباکە و بابوو کوڵێ لەگەڵ یا و دوایوەکو قاورمە بێرەوە لە عسارە ئەڵێ دکتۆر گۆشت خراپ نێوازوو نیە جارێ یعنی ئەو پرسیارەکەی ئاوایە ئەترسێ لە مناڵەکەی بەڵام گۆشتێکێکە لە پێکاتە زۆر باشەکان ئەو پرۆتین و کانزانی کە لە ناو گۆشتا هەیە لە خواردنی تران نییە یعنی گۆشت بەدیلی نییە گۆشت بەدیلەکەی هەر گۆشت خۆیەتی بە تایبەتی ئەو پرۆتینی کەتیاتی و دەوڵەمەنە بە زینک بۆ گەشە بەکارێت بۆ بەرگری بەکارێت و ئاسن دوو سەرچاوی دەوڵەمەنی ئاسن و زینکە بەڕاستی بۆیە گرنگە دایک و باوک ئاگاداری ئەو جۆرە خۆراکانە بێت کە ئامادەیەکە مناڵەکە ئەرزم کردن یەکەم جار شۆربای برنجمان هەیە دوای فترێک کە ڕاهاو لەگەڵی هەر جەمی خواردنێکی زافاکی هەر ڕۆژەی خواردنێکی زافاکی دایکمان هەیە هەر لە یەکەم ڕۆژەوە دووسێ شۆرباتێکەڵکا بەسەرەکە دووسێ سەوزە یا بە مناڵەکەی دوای کە مناڵەکەی پێی ناکەوێن تووشی سکچوو نەبێت نازانێ بەکامیانەوەی دیات ئەبێ هەم دیزگەڕێتەوە یەک تێستیان کات و بزانە بەکامەوەی دووبارەش خراپ نییە دکتۆر هەیە کە ئازانەی تر بەس شۆربای برنجەکە باشە خواڵە بە هەموو ڕۆژەوەی بۆکەم گرنگەوەی بیخوا چێ قەلەقی دایک و باوکەوەیە کە منداڵەکەی نەخوات ڕاستەکەی ئەمەشان کێشە نییە ئەگەر بەردەوام هەر یەک لەسەرێک جۆر مناڵەکە ڕابێنیت من دایمە بەدای کاڵم ئەڵم شۆربای برنج لە سەراجەکە نابێ ببڕێ ئەمە ئەساسە بەڵام برنج بە سادەیی یەک بێ لە ژەمەکانی تر سەوزەی لەگەڵا بێ یعنی تۆ سەوزەی لەگەڵا بێ گۆشتی لەگەڵا بێ بووی کە مناڵەکەت فێری هەردوو جۆرەکە بێ تا من شۆربای برنج حادەکە مناڵەکەوی نەخوارد گۆشتەکە تۆ دوو ڕۆژ مەسەن دوو ژەم شۆربای برنجی بیتێ بە گۆشت و قورسە بۆ مناڵ بەس ژەمێکیان سادە بێ ئاسایە نووسەر مقابلاتەکە لەبەر عادەتی شۆربایەکی سادە و پاشان لەگەڵ ئەمانە خۆراکی تاوکاریمان هەیە هەندێک خۆراکی تاوکاری ترمان هەیە کە بەعام لەم خۆمانە بە سریلاک ناسراوە خەڵکێکی زۆر لێ ترسێ خەڵکی زۆر خۆی لێگرێ بەڵام من نەخۆشی خۆم هەمی فێری سریلاک کردووە یعنی ئەوەی لای من بێت دەگمەن سریلاک نیا بە مناڵەکەی هەمووی فێری سریلاکم کردن چ خواردنێکی ئامادەکراوە و ماوەی حافظەیتیان نیە خواردنێکی ئامادەکراوە نەک دروست کراوە خواردنمان هەیە تەسەنوعی تیا کراوە بەس سریلاک تەسەنوعیتیان نییە هەر ئەو گەنمێ هاڕاوە شێوازێکی جوانی وەرگرتووە پاشان دەوڵەمەند کراوە بە ئاسن بە کانزاکان یعنی خواردنێکی ئامادەکراوی چێژبەخشیشە ئەوش جۆری هەیە پێم وابە برنجی هەیە بەگەنم هەیە کە سەر تامەکان ینی بەڵام ئەساسەکەی گەنمە ئەوانی کە دروست کراون زۆرینیان گەرمیان لە پێکاتەکە هەیە ڕاستە هەیەکیا بەس برنجە ئەو عاتن هەیە لە چوارمانگەوە درێن لە شەریکات ئەوان دروست کردووە کە شۆربای برنجە و هەندێک ئاسن و ڤایتەمینەکانی تێکراوە تۆ لەکوێ خواردن خۆت حازریکەی دانیشی بەم هەموو تەرتیباتە لە کوێش بۆت حازر کراوە خواردنێکی کواڵتی باشیشە بەڕاستی بۆیە من دایمە جەختم کردو عنی هەموو سەردەمی ڕژێمی پێشوو لە ساڵی هەشتاکانە لە نەوەکانە زۆربەی ئەو منداڵانە کە گەشانە کرد سریلاکی خوارەکە دیقەت بن ئەو کاتە هەمی مناڵی سریلاکی خوارد بۆ خرانە بوو ئێستا خراپە ئەڵە کرم هەڵەیەنێ و خەڵک زۆر قسەی سەیرەکە لە سەر بە پێچوانەوە بەڵێ یەکێکە لە خواردنە زۆر ئەساسەکان ئەی من ئامۆژگاری هەموو دایکێکم کە بەکاری بێنێ بەڕاستی خواردنێکی ئاسان بەدەستە و بە تایبەتیش من بشتێکی خۆش بە دایکانە بەڵام شەو درەنگ پێشوی بخێ مناڵەکە بە سعاتێک قاپە سیلاکی بەرە باەتی خەبەرە نەکاتەوە بۆ شیر هەم ناڵەکەش بۆ خۆی تێرخەوە بێ سیلا قورسە وەکو شیر نییە هەرسی کاتی زیاترەوێ و هەمیش خواردنێکی تاوکاری زۆر باشە بۆ کاتە مناڵەکەش ئارامە بێ و دایکەکەش ئیسراحەت زۆر باشە ویستم بڵم کەی کەوچک بینە دەست مناڵەکان باشە فەرموواری بەڵام پرسیارەکەمە بۆ دکتۆر کەی کەوچک بینە دەستی منداڵ خۆی بەڵێ تر تێ بگەینی تر هەموو نانێکە توانە لەگەڵ ئێمە بیخوا لە دوای تەمەنی چەنەوە بەڵێ مرحلەی گراسپ گرتنی کەوچک تقریبا لە 6 بۆ 8 مانگ دەست پێیەکە بەڵامتی کەوچکێکی عشوایی تۆ لەو کاتەوە کەوچک لە دەستی مناڵەکەت بەرمەیە با پێبێ سفرێ بخەژێری مەم جارا پیانەڵە بەڵام سفرێ بخەژێری قاپەکە خواردنەکە بخە بەردەستی خۆی پیسکە بە کەوچک و بە چنگەکە تێکات بڕوان پێ بکە یعنی من قەنەعەتی خۆم بەم قسەی هەیە دوو کەوچک لەو خواردنە بخوام ناڵکەرەسە سفرەکەی و خۆچنگ پیاکات بەقەدە دە کەوچکی دایکە سوودی هەیە چونکە چێژی تایبەتدا بە مناڵەکە خواردنەکانیش دایمە پیانڵێ مەسەن قاب و کەوچکی ملەونی بۆ دانێ مەسەن دڵ و هێلکە و پاپا و ئەمانە شتان بۆ دروستکەن بەڵێ مناڵ بە ئەلوان سەرنجی ڕاکێشێ لەمەوە مناڵەکە فێری کۆمەڵی خواردنە بێ وردە و دە تامیانەکات تۆرە خواردنێک کە مەسەن تۆ لەسەر سفرە دانیشتووی خۆ تێرە خۆ اینجا خواردنی بە مناڵەکە دێ ماڵەکەش دیکا بەراوەڵە لێو تێگا خوانێکی خۆش و ناخۆی
ئەوژی سلاح ناکە بۆیە تۆ سفرێکیش بۆ ڕاخە خوانکی بخەبەر دەست و هیچ کێشێکی بەدروست نابێت لە مەرحەلەوە کەوچکمانێ شتی شلە خواپی هەتا وەکو ئەگەینە ساڵ بە تاوای کەوچک ئەگرێت کۆنتڕۆلێکا تقریبن لە دوای ساڵ ئەتوانێت مناڵ خواردنی سەر سفرە لەگەڵ خێزانە بخوا بۆیە تۆ کەوچکێتە دەست و مەسەن فۆگەیەکی فاسۆلیا برنجی بۆکەیت خێتە بەدەستی بە کۆچکەی خواردنیوەیە خوانیوە چێتە ئێرێ و نیو چێتە سەرکۆشی و وەرحاڵ شتێکی خۆش دەرەچێت بۆ مناڵەکە و فعلەن ئەمە بێت یادگاریکی جوانیش بۆ مناڵ بۆ چەند وێنەیەکی ئەگری بۆ داتۆڵێگەیتەوە هەموو چێژ بەخشنەمانە یعنی ژیان لەگەڵ مناڵی ساڵ هەتا 2 ساڵە پڕە لە سینیاری خۆش یعنی پێم سەیرە هەنە دایکێت ئەگری بە دیار مناڵەکەەوە شت ناخوا هەتا خەتاکەی خۆتە بۆچی مناڵ هەیە خواردنی باشە و مشتێکی باشە و داکەکە گلەی نییە بۆچی تۆ گلەیت هەیە کاتە ئەسڵی تەکنیکی یەکەمی مناڵەکەت بە شێوازی زانستی نەبووە گرفتە بۆ درۆ یان خۆ دوا لە مناڵەکەت کرۆ بەڕاست مناڵمان هەیە من بڕوان پێ بکە مناڵ هەبوو خواردنی زۆر باش بووە ئێستا دایکەی فێری موبایلی کردووە ئەڵێ 1-2 ژەم مناڵەکە تااقەتی خواردنی نەبوو تێر بووە موبایلێکی خسۆتە بەردەمی بووی خواردن بخوا ئێستا مناڵەکە بێ موبایل خواردن ساتە بەڕاستی مناڵ چۆنە بێ ئاوچێژ دکتۆر لەو تەمەنێکی ئاواژت پێکرد مناڵ پێویستە چی نەدرێتە تاوەکو تەمەنێکی جاریکراوە ینی خواردنێکی جاریکراو هەیە کە تۆ دەستەکەی بە خواردن پێجام بۆ مناڵ هەنێک خواردن هەیە ئەمانە جا بکەیتەوە بڵێ ئەمە تا تەمەنێکی دیاریکراو نابێت ساڵ تەنها خواردنێک کە بە مانای کەلیمە مەمنوعە هەنگوینە بە هیچ شێوەیەک تا ساڵ بگرێت تا 3 ساڵ و 3 مانگیش باشترە نەدرێت بە مناڵ لە غێری ئەوە هیچ خواردنێکمان نییە منع بکرێ ڕاستە کۆمەڵک لە ملاولا قساکرێ مەسەڵێ کاکتۆ من مەسەر مزرەمەنی پرتەقاڵ و ئەمانە بە مناڵەکەمیانە من لە 6 مانگەوە مناڵ پرتەقاڵی ناوتە کێشەشی نەبوو یعنی شتێک نییە گرفتیە بێ بۆ شوێ لێی بترسی و هیچ تێکستێکیش ئاماژە نەکراوە وەڵام مزرەمەکان دواخە بەڵام عادەتەن مناڵەکە گومان لێ بکەین تۆزە ترشەڵۆکی هەبێ مایدەیان شیر بگەڕێتەوە ئەمانە تەوسیانەکەین چەند مانگی دوای بخەن هەتا وەکو هێتە تایم ینی ئەو نیشانی کەمە بێتەوە چکە تۆ گەشتێکی ترش بخوات ترشەڵۆکی بێ مناڵەکە تووشی حموزا بێت دڵە کزاگرێت خواردنەکەش ناخۆ بەتاوی تۆ عەلەقەن بۆی بیپارێزیلەوە فترێک دوایخێەوەی لە نەخێر هیچ گرفتێکی هێلکەش ڕێپێدراوە هەر هیچ مشکلەیەکی نییە هێلکە ڕێپێدراوە لەگەڵ دەستکردن بە خواردن ناتوانین هێلکەی بێت بەڵام زەردێنەکەی دەستەکان سۆری نەخۆشەکانی مناڵان و تازە لە دایکبان زۆر سپاس بۆ ڕێنمایەکانت هیوادارین دایکان و باوکانی مەسوودیان لەبەرکردێت دووبارە دەستەکان